خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەمڕۆ پێمان خۆشە باز لە ڕێجیم بکەین چۆن ڕێجیم بکەین چی بخۆین باشە چۆن زەعیف ببین لەگەڵێکێک لە خاتونە خۆشەویستەکان خاتونێکی بەڕێز خاتوزین خاتوزینەم کاتەوە باش خاتوزین نەمانەوێت ئەمڕۆ پێمان بڵێمانەوێت زەعیف بین چی بکەین باشە ئەبێت بەرنامەی خۆراکەکانە چاک بکەیت لەسەرەتاوە چی بکەین بۆ ئەوەی ئەو بەرنامەیە چییە کە بەڕێزتان باسیەکەن ئایا هەر هەڕەمەکی گۆشت و برنج و فاسۆلیاکە دانین بی خۆین ئێواران یا چی بکەین چۆن بەرنامەکانمان ڕێککەینەوە تەبان بە حکمیەوەی کە من کوردم خواردنی کوردی زۆر بە خواردنەکانمان زیاتر چەور و ڕۆن و زێتێکی زۆری تیا بەکارێنی ڕۆژێکی زۆری خوێتیا بەکارێنی کامەش بە تەواتی خواردێکی تەندروست و باش نییە بەڵام ناشتوانین خۆمان لەوە بە دەرکەین کە بڵین ناتوانین بخۆین یعنی فاسۆلیا برنج ناتوانین بڵین هەتاماین ئێمە ناتوانین ئەم خواردنانە بخۆین چونکە بەڕاستی یەکەمەوە کەڵچەی خۆمانە کللتوری ئێمەیە و دومینیشان ئەم خواردنانە خواردنێکی خۆش بەڕاستی هیچ کەس ناتوانێت خۆی لە بەدەکات بەڵام بۆ ئەوەی کە بتوانین بەرنامەیەکی تەندروست دانین ئەبێ بە بەردەوامی ڕۆژانە ئاگامان لە خواردنەکانمان بێت چونکە ڕێژێکی زۆری دابەزینی کێشی لەش لە ڕێگەی خواردنەوەی و دواتریش لەگەڵ ئەوە بتوانین بەرنامەی تەندروستی یاریکردن و وەرزشکردنیشی لەگەڵا پێڕۆکردن میوە زۆر بخۆین یا فاسۆلیا برنج و گۆشت ئەوە یەک لاکەمەوە برنج کە بشێکی زۆر کاربۆهیدرێتێکی باشی تایە بە تایبەتی لە کاتی لەنانە بەڕۆنێکی کەمی تیا بەکاربێنین لەبەرەوەی برنجۆمان لێکاکە بەڕاستی کالۆری زۆر بەرزە و کاربۆهیدرێتی چاکیتیا قەڵۆمانەکە بەنسبەت میوەشەوە میوە شکلێکی تەبیعیتیایە بەڵام زۆر خواردنی میوەش بە هەمان شێوە زەرەر و زیانی خۆی هەیە ئەگەر بمانێت مەسەلەن ڕۆژەکە چەند میوەیە بخۆین وا باشترە یەک جۆری میوە بخۆین بۆ ڕۆژەکەواتە تەنها یەک جۆر میوە بەکاربێن ئەگەر بەیانێکی قرار وابێت هەرمەیەک بخۆین ئێوارەکەشی هەمان شێوە هەرمەیەک بخۆین واتە سیستمی جسممان لەسەرەوە ڕابێنین کە بۆ ڕۆژانە یەک میوە بەکاربێنین خاتوزین تەماشاکەین من لە خۆم بە نمونە بێنمەوە من کە ئەچمە مەطعەمێ حەزەکەم لەگەڵ برنجەکە هەژ نوع شلە بێت لەگەڵ هەژ نوع شلەیە دوو سێ نانی گەرم بێ کۆلایەکیش بێت ئایا ئەمە تەندروستە؟ بە دنیاییەوە خواردنێکی زۆر ناتەندروستە و شوی کە بەڕێزە باسیەکەی لەبەرەوەی ئەو جۆرە شلانی کە بەڕێز باسیەکە و جۆرە سوپانە با بڵین هەریەکە و کاربۆهیدرێتی خۆی تیا بەکارهێنراوە تۆ لەوانەیە یەک دانە کافی بۆ کەسێک بتوانێت بخوا و لە کۆتایشە کە باسم کرد برنج کە زەرەر و زیانی خۆی هەیە یعنی ئەگەر بەڕێستانەگە عادەتەن کوردنانیشی لەگەڵا بەکارهێنێ ئەمە دوو جار کاربۆهیدرێتە کە زیاکات کۆلاش کە من لەسەر سۆشیال میدیا خۆم باسم کردو کە چەندێک شکلیتیا بۆ هەر بەشێک لە کۆلا تقریباً 8 کەوچێک 7 کەوچکی چا شکلیتیا بەکارهێنراوە کە شکلیش ئەتوانین بڵێ مادەیەکی زیان بەخشە وەکو زەهرێک وەکو کانسەرێک وایە بۆ خەڵکە بەکارهێنێ زەهرێکی سپێ ببێ ئەوەی ئاگادار بین دای هەمیشە هەموو کەسانی کە نیوتریشنستەکان یاخۆ دکتۆرەکان ئاماژان لەوە کردووە لە بری بەکارهێنانی شەکر یاخۆت بۆ وەرگرتنی ئەوەی کە جسم پێویستی بە شەکر ئێمە بە سوود لە شەکرێکی تەبیعی وەربگرین ڕاست کە بەیانیان هەڵەستین لە خەو حەزمان لە هێلکە و ڕۆن و زەیتون و ماست و پەنیر و قەیماغ و ئەو شتانەیە چۆن لە بەیانیانەوە ئێمە خواردنەکانی خۆمان ڕێکەینەوە تا ئەو کاتێک کە ئەخەوین بۆ خواردنی بەیانێکی تەندروست دەتوانین هێلکەی کڵاو بەکاربهێنین کە ئەمە هیچ زەرەر و زیانێکی نییە هەتاوەکو چەند هێلکەیەکیش دەتوانین تەنانەت زەردنی هێلکەش بەکاربێنین و بۆ کەسانێک کە حەزیشان لە هێلکەی سوورەکراوە تا حەزەکەن لە ڕۆنا سووری بکەنەوە بە هەمان شێوە ئێمە ئەتوانین بۆ شێوەش ئیستیفادەی دەکەین بەبێ ئەوەی هیچ زیانێک بە پێچوانشەوە زەعیفیشمان بکە ئەو لەو حاڵەتەیە ئەتوانین مەسەلەن تەنها کەوچکی بچووک ڕۆنی زەیتی زەیتون وا لە ماڵەکانمان بکەین هەموو زەیتەکان بکەینە دەرەوە تەنها زەیتی زەیتون بەکاربهێنین یاخۆ کەرە بەکاربهێنین ئەو شتانی لێرە ئەمەوێ باسی یەک شت کەم زۆران ڕۆنی ڤیدا هەبوو لە تەنەکەیان نازانمەگەر بەهەرحاڵ ڕۆنی پیو لە تەنەکە هەیە لە کوردستان و لێرەش خەڵگەر بەکارهێنێ لە قوتووە هەیە لە شتا هەیە ڕۆنە پیوە تەندروستە؟ والله بەنسبەت ئەو ڕۆنەوە نازانم چونکە نازانم بەزەبت باسی کام ڕۆناکە بەڵام بەنسبەت بەکارهێنانی کەرەوە یا بەنسبەت بەکارهێنانی کە شتێک بە چۆریکی بەسیط سوورکەیتەوە زۆر شتێکی تەندروستە و سەحیە و ئێستش دکتۆرەکان زۆربەی زۆری قسە لەسەرەوەکەن کە بگەڕێنەوە بۆ ئەوی کە زمانی جاران چۆن خەڵک چۆن ڕۆنی بەکارهێناوە زەیتی زەیتونیشێکی کە لە هەرە ڕۆنە سەحیەکان کە ئەتوانین ڕۆژێکی کەم بەکاری بێن و هەمان ئیستیفادە باشە ڕۆنی زەیتون چەند نوعێکی ئێکسترا بڵێ چەند نوعێکیان بۆ خواردن بەکارهێنرێ کە تۆ خواردنەکە گەرمەکەی بەڵام هەنیشان بۆ زەڵاتەیە
ئەمە چۆن جێ بکەینەوە ئێمە؟ بالنسبة لبريطانيا لسه ديالي كراك أو هنيك بو صلاة بكارة بو صلاة بكارة هذا ويعني أجر توب تواني خواردني كي تندروز لروجانا دابني من أتوانم أمشجاري من بو كسانة أو يعني حتى أجر صلاة كان يشان دروز كان توزي روني زيت الزيتوني شي بيو كان هي صلاة هيج زيانة قلت سنتانات يعني شكر روني كي تندروز تاخذ شوي دروز بوا وروني زيتي زيتوني شكحية بو بلين خواردن دروز كردن بهمان شو بلام هوادارم يعني مفتوحين السرورابي ئەپرسم دیقەتی لە وڵاتە لە بەریتانیا دوو ژن خواردن نانی بەیانی نانی ئێوارە کەم ماڵ هەیە خواردنی نانی نیۆڕۆ بەکاربێنێ نازانم تا چەند ڕاستانە بەس وایە ئایا ئەمە کاریگەری هەیە یا هەردوو ژەمەکە بخورێت تەبیعیە چونکە ئەگەر دقت بێ کابرا ئەگەر 11 شەو بخەوێ 11 نیۆڕۆ هەڵەستێ ئەگەر ئیشی نەبێ بۆ ڕۆژانی شەمان و یەک شەمان زیاتر باسەکەن ئەمە تەسیراتی هەیە لەسەر ئەو پرۆسە خواردنەی کە دوو ژەمە بخوێن لكونا جختي على سرواك دو كناني باني ناني كي زور باني باستفادة ومن همیشه ناني باني مكان هنا ولا جمع خارنا كان مبلا ما قطارا جيتش باني يعني ناني كي زور نفره أماش هالسودي خويا بتعبد وكساني كيش عن زور برزا أتواني ناني باني خويت بالتأكيد وهي زرركيش اللي بينا بخشت وبلام أجر نشكره أماش زرري وزيانة كي بوشويني واباش تركز استفادة واتسود لوش تانا وربقيره مثلا هيك كلاو يا أخوار ناني كسود بخشن بلام بۆنانی ئێوارە وا باشرە و من نسیحە ئامۆژگاری من بۆ خەڵکەوەی هەتا سعات 6 ئێوارە بۆ 7 ئێوارە بتوانە نامخۆوەتە لە دوای 7 ئێوارە نابێت بە هیچ شێوەیەک لەبەرەوەی بەتایبەتی بۆ کەسانی کە میتابۆلیسمیان نسمە یعنی ناتوانە جسمیان چۆری بسووتێنە بە تەواتی لەبەرەوە زەرێکی زۆر گەورەیان لێیە لە دوای ئامۆژگاری من بۆ هەموو کەسە لە دوای 8 ئێوارە تەنها بتوانی چا قاوەی تاڵ ئاو بخورێتەوە هەتاوەکو ژەمی بەیانی بەڵێ ئەو کاتێک کە تۆ بەڕێز دەڵێی 6 ئێوارە هەشتێکی قورس خۆ یاساییان ئەبێ خواردنەکانە بە پێی سیستەم بە پێی کێشی خەڵکە هەیە کەنە کەسەی میتابۆلیسمی زۆر بەرزە هەمیشە زعیفە ینی هیچ کێشەی نیە هەموو خواردنێکە خوا قەت قەڵۆ نابێت هەنێک کەسیش هەیە ئەڵێ هەم لای خۆمان پێڵێ بە هەواش من قەڵەوە بم طبعاً بەهاگان لە خواردنەکانیان بێ نابێت کاربۆهیدرێتێکی زۆر بەکاربێن ئەبێ بزان ڕۆژانە چەند کالۆری وەرەگرن بۆ جسمیان ڕاست حاڵەتێکی کەش هەیە لە بینی یاخود با بڵێم ئەو کەسانی کە درەنگ دێنەوە لە ئیش ئەم خواردنە سەفەریانە پیتزا فیشن چیپس و هەر بابەتێکی کە شەوان بۆیان دێتەوە خۆن یاخود بە دلیڤەری ئەمە تۆ چیت هەیە بۆ ئەو بابەتە بالنسبة لخواردنی فاستفود ئەو ڕکۆمەندی منەوەیە کە بە هیچ شێوەیەک لە خواردنی فاستفود نزیک نەبیتەوە بەڕاستی لەبەرەوەی خواردنی فاستفود یەکەم ڕۆنێکی زۆری تیا بەکارهێنێ دوم ڕۆنەکە ئەمێنێتەوە بە هەمیشەی زۆر کات چەند جارە بەکارهێنرێتەوە کە ئەمانە زەرورزیانی بێشوماری هەیە وبالنسبة لوشي مثلا خواردني KFC خواردني خواردني كبلين فاست فود يلا ناخذ ما خواردني سريع لكاتي شو أنا حتى باسي كان بلون خرافة هشتك باشا بو خلقي إنجليز أي خوا شوان طبيعي دواي دوان ولا إيش قومكي ناتوان بلام هميان بلام بعم قومكي زور صحيين نقول حتى بزور بيزوري قلوا كان لبريطانيا وأمريكا كوبودة فبتعبتي أمريكا يعني يكم طوبة لو خلقي كقلا يزوري هو بيشون على إنه نازل شلون ضعيف لكن أبزي يوم قرمي يلا كواتام قصاني توي بود الخسينة بها يقلا إيما هما ما خوش بيه بەڕێکردنەوەی خواردنەکانمان بە مەزبوطکردنی خواردنەکانمان بەڵام کودیش نەوسنە یعنی تۆ ناتوانانی خۆ بگریتەوە لە فاسۆلیا و لە برنج و لە قۆزی و لە هەر خواردنێکی کە هەیە کاکە کاچی دە مەطعەمێک حەزەکەی هەر ئەو سەرمێزە بۆ پڕکات و تۆزێکیشە بۆ ئەخورێ کاک گۆڤەن لە قانونی هەموو دنیا هەموو دکتۆرەکان هەموو شوێنەکە چیتین دەی هەیە واتە ئەو ڕۆژێک کاتوانی مخالفەتیاکەی واتە یاریزانە گەورەکان وەرزشکارە گەورەکان چیتین دەیان هەیە یعنی لە هەفتەیەکا ڕۆژێک بۆیان هەیە هەموو ئەو خواردنانی کە حەزیان لێتی بیخۆن دوای ئەوەی ئەو کەسێک کە گەیشتە کێشی تەواوەتی خۆی ئەو کێشەی کە خۆی ئێوێ ئەو کێشەی کە خۆی بیرازێ شەر نییە مەسەڵەن کەسێک حەزکا بە 50 کیلۆ نە ئەو کێشەی کە دڵ ئەوێت ئەو کێشەی کە تۆ هەستەکەی ئەمە گونجاوە بۆ تۆ لە دوای ئەو ئەتوانیت تۆ ئاگات لە بەرنامەکانە بێ و لەگەڵ ئەوەش ڕۆژێک بۆ دوو ڕۆژیش تۆ چیتین دێ هەبێواتە ئەو ڕۆژی کە هەموو خواردنێکی تیاخۆی لەبەرەوە گەر بەم شێوەیە پەیڕەوی بەرنامەکە بکەیت بەڕای من ئەتوانین خۆ دەستە خۆش بێت زۆر سپاس دەکەین بۆ زانیاریە باشانە ئینشەڵا لە داهاتووە بەرنامەیەکی چڕوپڕمانە بێ لەسەر خواردن و لەسەر کلوتەنیەڵێ ئەو چڵێسیە ئەو چەوی شتێکە لە ورگ و لە ژیانمانە کۆ بێتەوە بەڕاستی تووشی نەخۆشیمانەکات چەنەها کەس تووشی جەڵدە بوون تووشی نەخۆشیەکانی کە بوون نەخۆشیە درێژخایانەکان کە بەڕاستی لە کوردستان و ڕێژەیانە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە من سپاسی جەناب دەکەم خاتوزین سپاس بۆ زانیاریانەی کە پێشکەشت کردین ئەگەر شتێکی کە ما بێت وەکو زانیاری و گشتێبی بەخشی بە کەسێک پەیامێکە ما بێت
من دەکەی پێویست یارمەتی هەموو کەسانەمەوە کە نەخۆش بکەن چ نەخۆشی شەکرە بوو بە جڵدەی دەماغ چاوری خوێنی بەرز بەپی پێویست و ئەلحەمدولیلا خەڵکیش بە باشی منەناسێ و هیوادارم ئینشەڵڵا هەموو کەسێ دوور بێتەوە. دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەین. سپاس بۆ هاتنێت ئەتی کێشە سپاس دەکەم زۆر سپاس. خۆشەویستان سپاس بۆ خاتوزین ئەتی کێشا و کۆمەڵێ زانیاری زۆر بە سوودی پێشکەش کردی. هیواداری نێوش لەگەڵمان نابن و کوروتەنیەڵێ تۆزە ئەم وەرگەدانین تا بەرنامەیەکی تر و ساتێکی کە لەگەڵ کەسێکی شارەزا لە هەر بوارێکی کەیا بێ کاتێکی خۆش و ماڵەوە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4